بەڕاستی جێی دڵخۆشیە کە دەبینن وڵاتێکی وەکو یابان متمانەیەکی ئەو تۆی بە هەرێمی کوردستان هەیە کە شارێکی کوردستان دەستنیشان دەکا بۆ ئەوەی لێرەوە هەموو ئۆتۆمۆبیلەکانی یابانی کە داخلی عێراق دەکرێن لێرەوە بۆ شارەکانی تر هەناردە بکرێن. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشت بووە و بەردەوامیش دەبێن لە پاڵپشتیکردنی ئەم جۆرە پرۆژە گەورانە، پرۆژەی بازرگانی و وەبەرهێنان کە بێگومان یارمەتی دەردەبێت لە پێشخستنی ئابووری هەرێمی کوردستان و یارمەتیدانی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەوانیش بتوانن زیاتر فێری کارەکانی لەو جۆرە بن و بەشێک لە پارچەکانی ئەو ئۆتۆمۆبیلانەش لێرەوە دەبەسترێنەوە. ئەمە هەمووی دروستکردنی هەلیکارە، شارەزایی زیاتر دێنێتە ناو وڵات، خەڵکی ئێمە فێری کاری باشتر دەبن، دڵنیا بن لەوەی کە حکوومەتی هەرێم پشتیوانتان دەبێت بۆ پاراستنی هەموو مافێک هی بازرگان و وەبەرهێنەر و لە هەمان کاتدا حکوومەتی هەرێم وەک هەمیشە پارێزەری مافی هاوڵاتیانیش دەبێت بۆ ئەوەی ئەو پەیوەندیە تەندروستیەی کە پێویستە لە بینی بازرگان و هاوڵاتیدا دروست بکرێت حکوومەت یارمەتی دەر و پشتیوان بێت و ئاسانکاری پێویستیشی بۆ بکات. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم هەر سەرکەوتوو.